هەمیشە هونەرمەندان هەوڵەدەن کە لە کارەکانیاندا یاخود لە نوێترین برامەکانیاندا تازەگەری بکەن و بە کاری نوێەوە جارێکی تر بگەڕێنەوە خزمەتی هونەر و هونەرمەندان و هەموو ئەو کەسانەی کە هەواداری کارەکانیانن بە تایبەتی لە ئێستادا یەکێک لە خانمەکان کە ئەویش چنوور محەممەدە پێشانگایەکی جیاوازە کاتەوە بە ناونیشانی سروشت بۆ هەمیشە کە یەکەمین پێشانگای وێنەی مۆبایلی وێنەگرە. ڕۆژی 28 ئەم مانگە لە هۆڵی مۆزەخانی سلێمانی بە ناونیشانی سروشت بۆ هەمیشە یەکەمین پێشانگای وێنەی مۆبایلی وێنەگر چنوور محەممەد کرایەوە. دەمێکە ئیشت لە هوەری فۆتۆیاکەم بەڵام وەکو مەعرەز ئەمە یەکەم پێشەنگامە زیاتر حەزیشم لە بواریش سروشتە. سروشت بە دیاریکراوی شتێکی تایبەت نا بەڵام هەر شتێک جوانی تیا بێ لای من سروشتە هەر شتێک ینی ڕات کێشێ سەرنجە ڕاکێشێ ئەوە سروشتە. 3 ڕۆژمان داناوە هەر لە گەلەری مۆزەخانە لێرە بەردەوامە بێ و توانای ژنان توانایەکی ورتر و دیاریکرا و وردبینتریان هەیە بەڵام مەجای ئیشکردنیان کەمترە چونکە مەشغەڵەتی زۆرتر و سەرقاڵی زۆرتر بە ئیشەکانی ماڵەوە و ئیشی دەرەوە ینی ئەو فرسەتەی لە دەزاوە بەڕاستی ئەگینا ژن بێ ئیشکا زۆر جوان و ورتر ئیشەکان ناڵێن پیا و جوان ئیش ناکە بەڵام بینینی ژن ورترێکە ئەوەی کە سەرنجی ڕاکێشەوە و جوانێکی تیاما بێ لەم ژیانە تەنا سروشتە ینی سروشتەوە لێکە ئەگەر تۆ نەتوانی لە سروشت نزیک بیتەوە بێگومان ناتوانین لە ئینسانیش نزیک بیتەوانێ.